یەکەم جار لە کۆلی بوو کە ئایا توانی شت بخوێنمەوە بەجددی یعنی یەکەم جارم بوو ئەوە نەهەز بە شانازی بکەم یعنی تەلەمەکان بتوانن شت بخوێننەوەوانێ یان ئەگەر دەریشی نەخێ ڕۆژێک ئەگەر تۆزێک نەخۆش بی بێ تاقەت بی وایەن بۆ لات باوەشکیاکەن مامۆستا بۆ وای یعنی زۆر خۆشە یەکسەر هیچ هەز بە ناخۆشی ناکەیت یان کە ڕۆژە تایبەتەکانیان بیرە بۆ نمونە هەموو ساڵێ خۆم ئەم ساڵ هیچ بیرم نەبوو ئەوان عیدی میلادی منیان بیر زۆر خۆشە یعنی ئەو هەستانەی ئەو هەستی کە من هەمە لەگەڵ ئەم تەلەبانە لە هیچ شوێنێکی تر پێشتر نەبووە و قەت دووبارە نابێتەوە ئەگەر یعنی ببوون بە مامۆستای چەند کەسی تر ئەگەر هەر مامۆستا بمێنمەوە کە لەگەڵ ئەم ئەو هەستەی لەگەڵ ئەم گروپەتە لەبێ هەمووە قەت دووبارە نابێتەوە و دایم لە بیری منە ئەمێننەوە دایم یعنی هیوادارم هیچ وا بم بۆ ئەوان هەر یادگاری خۆشم بۆ دروستکرد بن بە شێوەیەکی ناخۆش بنیان بیر نەمێنێت و دووبارە بەخێر بێن زۆر خۆشحاڵ بووم لەشی ئێوەش زۆر هاوکارن لەگەڵمان بەخێر بێن